روستایی خوبی؟ داری کجا میری؟ شهر میخوای چی بکاری؟ مردم واسه خوردن آب ندارن، تو میخوای اینجا چی بکاری؟ این چیزی که من میخوام بکارم آب نمیخوام. مگه میخوای چی بکاری؟ میخوام برم شهر و خود بکارم. سلاو عزیزان هیوادارم حاڵتان باش بێ. سلااو زۆر سپاس بەخێراتن. سەلام. سەلام بەخێرات. چۆن دەگوزارە؟ باشە شکر سلامەتن. پۆستی جەدیدتان دییانە؟ پۆستی جەدید کولەن پڕە لە هێستی خۆشی دی. سلااوتان لەوێ بەخێراتن. سلااو بەخێراتن. کاتتان باش. چ خەبەرات چۆنن؟ چۆن دەگوزارێ؟ سلااو شاری پیرانشار بەخێری عەزیزەکەم. زۆر سپاس مەمنونە ما خەڵکی مەهابادی. سلااو زۆر سپاس مەمنونم. پۆستی جەدیدی سەرفەن بۆیە کە حس و حاڵی خۆشتان بداتێ. ئەنێرژێکی خۆشی هەبوو بۆ خۆم اتفاقەن دوێنێ کە چاوم لە فیلمی داوە توشتەکەی دەکرد. ئینشەڵڵا سبەینە ئێستۆرەکان بۆ دادەنێم. کولەن حس و حاڵی خۆشە، کولەن گشت هەڵدەپەڕین بێحەد خۆش بوو. سلااو وەک جەنابتمان بۆ ناگوزارێ. بۆ من چۆنی دەگوزارێنم کاکەجێ؟ مشەر بە گەنگۆ دەیگوزارێنمیدی. سلااو بەخێراتن. وڵا شای کچە پورم بوو. عادی زۆر حیسێکی خۆشی هەیە. دی بۆ یەکتم باداینێ ئەنگۆش حیسی خۆشی لێ بگرن، ئەنگۆژ ئێنێرژی خۆشی لێ بگرن. ئینشەڵڵا سبەینش ئێستۆرەکان دادەنێم. دابێ زەحمەت لە ماڵەکەتی گرە. ناتوانم لە ماڵەکەمی گرم ئەسڵەن ئیجازەم نێ. بۆچی قژت کورت کردوتەوە ئارزوو خانم؟ وڵی ئەونی بانێک بوو زۆر دێکلۆرە بوو و ئەو ساڵی شایشتمان زۆر بوو، زۆر چوو ڕایژگا سەشوار و تو کێشی شت کرابوو کولەن گرەی دەخوارد. ئیدی مەجبور بووم کورتی کەمەوە. ئەحساس دەکەم تۆزێ قەڵەو بووی. نا هەرە وەزنەمە. ئیدی نازانم بۆ ئەحساس دەکەن. زۆر سپاس شکری خودای باشە. پێشەوە لەکە خۆمانە ئیدی لێرە سەربازە. سەلام نازی خانم جان بەخێراتی. زۆر سپاس شکری خودای باشم مەمنون. ئەتو تازە لە شای بوویە هەروە دەجەوی شای دای. ئەوڵای باوەڕکەن دوێنێ ئەوڕوو باشترمە ڕوومان دوایاتی شتم حەساڵەتەوە دوێنێ کە بەڕێدا دەڕۆشتم لاقم دەلەرزی. ینی زۆر هەڵپەڕی بووم. زۆر خۆش گوزەرە. بەڕاستی ناحەزی حەک و پێت پەرتم بەخسوس بەودم و فورچەت. ئەی بە قوربان مرسی ئەزیزەکەم شکر کە پەرتی. شکری خودای مەمنون. باشە بە قوربان مەمنون. شکری خودای. سڵاتان لەبێ بەخێراتن. و خانمی هەستی خانم نەزانم ئەکسی پرۆفایلەکەت بۆ خۆتی یان نا. دەکولدا ئینسانەکان ئاوێنەی یەکن ینی ئەوە دیدی منە. ئەمن ئەتۆ زۆر بجوین دەبینم پڕ لە حێسی خۆش بەڵام ئەتۆ جوورە من دەبینی پس دەرونی خۆت نیشانی تۆ دەدەم. ئەتۆیە کە دەبینی ئەو جوورە مەسەلەن نیسبەت بە نەفەرێکی وا کۆنێژ نیشان دەدەی کەمێک بە خۆت دابگەڕە و بزانە دەرونی تۆ چ شتێکی تێدایە کە ئاوە تاریک دەبینی ئەو جوورشتانە.
دەندام دانا وەلی لە دمچاودا پڕ بوو ماشەڵڵا وڵای ئاوێ زۆر دەخۆمەوە ئاوێ زۆر دەخۆمەوە دەتولی ڕۆژێدا توی مسیر آگاهی پیشرفت کردی شکر خدا این رو من خودم نباید بگم باید بقیه بگن که پیشرفت کردم یا نه شکر خدا خودم میبینم تو خودم که آرامترم حس و حال خوب دارم دیدم نسبت به زندگی عوض شده و مهم اون آرامش است اون آرامشی که داری و توی چالش ها توی سختی هایی که تو زندگی میاد تو آرامی و به هم نمیریزی پیشرفت توی آگاهی همینه اینکه آرامش داشته باشی و مثلا با یه حرف با یه جمله با یه واکنش یه نفر دیگه زود به هم نریزی میبینید دیگه چجوری جواب میدن ئارزوو خان دەمێ ڕۆژێکی بێمە دوکانەکە دەما پێمە هی بە بڵم فاڵۆوێرتم بۆ ئەزیزم ڕۆژانە باوەڕکە چەندین فاڵۆوێرمان دێن ئەگەر شتیش نەکڕن دێن سڵاو دەکەن دەڵ پێمان خۆشە بین لە نزیک ڕا حتمەن ئەوەی نێژێر لێ وەرگرین خۆشحاڵ دەبم بتان بینم ئەزیزم ئارزوو خانم بۆ نەزەری خراپیش تەشەکر دەکە دەقیقەن من هیچ خراپ و وانێکێکی نابینم دیدی من هەموو جوانیە چرا فارسی صحبت نمی کنید؟ چشم عزیز دلم فارسی هم صحبت می کنید سلاو تان لێوێ بەخێراتن ئاو شەرجوانی خەمن نەبێ ئاغاکەت بەگزاران عاشقتە ئاغاکەم وەگزاران عاشقمی سەلا دەگەڵتویان دەڵ ئاغاکەت وەگزاران عاشقتە ئاو شەرجوانی دەڵە باش ناوەڵا ژێلم تێ نەکردە بەخدا ئێستەزا لە مێژە نەچمەتە بوو تاکسی ئەوانم ئێرانم خەتی تێکەوتۆ ئاوە بلاگەری مۆردی عەلاقەمی مەمنۆن چەند لیوان ئاو دەخۆی وەڵڵاه تا بگەمێ ئاوێ دەخۆمەوە بەیانان کە هەستام ساعت 5 کە هەستام تا دەوروبەری 7:30 3 لیوان ئاوێ دەخۆمەوە دواتریژی دەتولی ڕۆژێدا مەسەلەن کە دێم و دەچم دێنم لیوانێکی پڕ دەکەم دێم دادەنیشم ئەکسەرم بە دانیشتنەوە ئاوێ دەخۆمەوە ئێوارانیش هەمیشە ئاوم لە بەردەستە پێم خۆشە ئاوێ زۆر بخۆمەوە بۆچی ستوریشە سپێنێ دایدەنێم بە خودای ئەوڕۆ پێم نەکراوە کاکسەلا بە هەموو جور ئارزوو خانمی خۆش دەوێت مەمنون ئەزیزم وەڵا شکری خدای باشە مەمنونم سپاس بەسەر پێ بۆ ئەوەندە جوان دەگری ئەوەندە خۆشحاڵ دەپەڕیشتیان چێ ئەزیزم بە خودای زۆر لیوان نازانم حیساب نایە زۆری دەخۆمەوە ئاوێ بۆ جای پایان من نادێ پایان بنێرنەوە بابووم بێتە سەرێ وەڵا سەی دەکەم هەمووانم جاب داوەتە پێم سەیرە 100,000 چاوم لەسەر چۆپیت کردو بۆ جوانت کێشا مەمنون ئەزیزم ئارزوو خانم سەلام ئەز ڕوبیکا بە اینجا سەلام والله بووی نەتەوانێکی دیێر دەبێ لەو لای فعالیتێ بکەین لەو لای فعالیتێ بکەین چەند ڕۆژە وڵا لەوێ لە کاناڵ داشتم دانە ناوە زۆر سپاس مرسی از روزمرگیاتون برامون بذارید یکی آرامش بگیریم در یاددار خودت و خانواده مرسی از دلم مرسی لطف دارید چشم مرسی سپاس خود لزحمت ماوی که اکسلا من جاب نداوا مرسی سیلا خان جان بوتاکس بعد 4 سال قیافه زور پیرتر نشون میده نمیدونم من 1 سال و نیم میشه نرفتم و احساس میکنم لازمه یکم بزنم هرچند زیادم اهمیت نداره اما آروین انقدر گیر میده فکر کنم برم ئارزوو خان بۆ برۆت چاک نەکردۆ برۆت سوور بۆ وڵا بروم دەبێ ڕیمۆوی دەکەم جارێک لەیزرم کرد جارەکەی دیکە بڵانم بچمەوە دواکانە چاکی دەکەم ئینشەڵڵا چۆنە تۆی ناخۆن اتفاقەن تۆ ئەلان لێرێ ڕازدان شانتاندم ئەوش تۆ قەندانەکەشمان بەتاڵە ئەوش دەفتەر شتی من بەخشن کە وڵات شەپڕێ بوو
شکری خدای دایکم باشە کاگی ئەحسان زۆر سپاس ڕێز و هەیە چەند ساڵن کوڕە گەورەکە چەند ساڵە من 40 ساڵم کوڕە گەورەکەم 20 ساڵیدا یانی دەچێت 21ەوە ئەم ڕۆژە 12 لیوان ئاوی سەماوە دەخۆمەوە زۆر عالیە من ئاوەکەم ئەکسەرەن لەبەر تاوێدا دەنێم ڕۆژانە ئێنێرژی تاوێ بگرێت دەو شیشە ئابیانەدا دای دەنێم ئیدی پاکسازی دەکات ئیدی هەموو جارێ و ئاوی دەخۆمەوە بە جملاتێکە بۆ ئاوەی دەڵەمە و ئاوە کاملەن چۆن بڵم فعال دەبێ دەبەدەنی مندا ئەو شتانی کە پێی دەڵام ئیدی واردی بەدەنی من دەبێ بۆ خدا دوعاکانم قبول ناکە شاید شتی چاتری بۆت دەوێ بۆیە شاید نا ئەڵبەتە دەبێ بڵم حتمما ئەو باشە ئیدی بۆ بەدەنی کوڕەکەم وڵا 6 مانگە لە سەربازەیە ناوەڵای ئێستا سەربازە ئەزیزم دەڵێ مەشقم هەیە ئات دێرێ وەڵام دەرس و دەورم لە گۆڕێن ئەوڕ کلاسمە کلاس زەبان ئاوی خۆشیدی بینەزیرە ئەرێ وڵا زۆر عالیە ئاو شعوری هەیە وارچی بڵێ واردی بەدەنت دەبێت دەقیقەن زۆر کەس ئەوەی نازانێ باوەی فارسی بڵام خیلی ها نمیدونن آب شعور داره و وقتی که وارد بدنت میشه با چه حسی وارد بدنت میکنی تو اون انرژی رو وارد بدن بعضیا عصبانیان کلافن غر میزنن میان یه لیوان آبم روش میخورن خب این آبه میره تو بدنت و چند برابر میشه اون حسی که داری خب حالا وقتی که من آگاهم بر این آب که اینقدر شعور داره و اینجوری وارد بدن من میشه میام جملات مثبت بهش میگم به این آب رو وقتی که جملات رو گفتم آگاهانه مینوشم و این تأثیر میذاره روی بدن من روی جسم من خیلی عالیه من چند سالی هست من این کار رو انجام میدم آب رو توی شیشه خورشیدی میریزم شیشه آبی رنگ که خود شیشش آبیه نه اینکه رنگ شده باشه جلوی آفتاب میذارم و جملاتی روی اون شیشه نوشتم و هر بار که میام یه لیوان پر میکنم و میخورم اون جملات رو به اون آبه میگم بعد مینوشم اینجوری خیلی تأثیر داره تأثیر خیلی خوبی داره او بازمه اره والله ما روزانه زور بازمشتی دکین تمرینی سیر منه ما روزانه بخدای بشرتك كم معني أو قرآني بزاني عزيزك معني وشتك برحال دايدني بيزاني كتسه وعميق به عميق بيو أو جملاتي كالسر أو عاويدة كتري وواردي بدني تودا به مرسي زور سپاس اگه تنده بله خود هم بیدی بشه بده چه تا پولیس به علاوه ده زانه و برچوده که بده چه سربازی نه زانه چه بکم خری کشید بم بهتون بیرده والله زور تجربه کی عجیبه یعنی زندگی بکه و تجربه و او خوشی که او لحظه کدیت و ماله اویش زندگی بکه یعنی اصلا خوشیه که کاری وینه ونده حس و حاله کی خوش و انرژی کی خوش واردی نیوان تنده بسلام بخیره دەچم گۆرانی بۆ ئاوێ دەڵم جارێک کارونێ ناوەڵە سەرچام گۆرانی خۆش بڵە گۆرانێکی مثبت بڵە بۆی کە ئاوەکەت مثبت بێت چون بەعزە گۆرانێک نازانی خودی ڕیتمی ئاهەنگەکەی شادە بەڵام ئاهەنگ ئەو شتانێک کە تێیدا دەکوترێ منفیە دەبێ ویشت ئاگای لێ بێ کە چ دەڵێ مثلا چه جملاتی یعنی روی شیشه بنویسی لازم نیست چرا هر بار من میگم هر بار که آب رو میل میکنم آب رو نوش جان میکنم میگم
من جملات شکرگزاری نوشتم که الهی 100,000 مرتبه شکر بابت این آب الهی که وارد بدن من میشه، باعث میشه ثروت و برکت و اینا وارد بدن من بشه. زور سپاس عزیزم، ممنون. گورانی 13 اسمعی سدشتی و اولا تو پازر نبی برید به دیوش دبی رنگی لکه کتی زور جانه رنگی لکه مولا وقتی ترمیمی هاتو همو قلینت کشتم او بیلا معنی خواردو دقیقاً او زور مهمه خواردنوی اوی که آگاهانه بی خوی و زور مهمه احترام میده بودنی اوی که هر بس سپیو نخوی و امن همیشه صیده کم یعنی اگر دیگه هبه دانشم حتما دادنیشم za او کم دخوام و احترام بو اوی دادنیم که سده بدنی منو چند جان پیدا کنی خدا مرسی. اوی مالا ما جارو لیده در نانی ورده گیره دی زور عالیه رنگی لکم ولای بنوش و سرخابیه رنگی که و جوره تکلاو اکلی نوشته دیسکوی پیدالان چی پیدالان لبر نوریانی برگاوه ددروشه نه فکر مکن بخته قلونه بمتا مشگان خام تجربه بکه و زگای قمار پیکردن او انا ذهنیان ناهیاله که وشتی تجربه بکن و نکره که امن الان بین مثلا بزوری بلین هر انزامی بدن اگر وقتی خوی به بخوان انزامی دادن دقیقاً آب با چه نیتی اون آب رو بنوشی تأثیر مستقیم داره روی روحیت. حتی ما وقتی که میریم زیر دوش اون موقع هم جملات الهی میگیم، جملات مثبت که این آب داره جسم من رو پاکسازی میکنه از انرژی های منفی. آگاهانه بعضیا میرن حمام دوش میگیرن میان بیرون اصلا انگار که دوش گرفتن، اصلا حواسشون اینجا نیست، توی کلشونن، یعنی توی افکارشون غرقن، اصلا اینجا نیستن که این جسم رو ببینن، این آب الهی رو ببینن که روش سرشون داره میریزه، این مکان الهی رو ببینن. اما اینا رو نمیبینیم، فقط همشون توی اکثر مردم، باید بگم 97%، شاید بیشتر مردم توی ذهنشون دارن زندگی میکنن، اسیر ذهنشون هستن، برده ذهن، یعنی برده ذهنشونن، در لحظه زندگی نمیکنن، اون آب رو نمیبینن که دارن مینوشن. این چایی که دم دستشونه و دارن چای میخورن، در واقع چای نمیخورن، افکارشون رو دارن بهش انرژی میدن، یعنی برده اون افکارن، اصلا اینجا نیستن. هشمنگ لإسلی ونگذرا سیاش چیلم کم کردو دوست کم منگه هر دوشیلو کم بالا کم دکی یک سالی وزن دادنی بلند به اقل خود بگشتی شیرم خوی استوپی دکی تو بخوشت ددروشی. ممنون عزیزم، سپاس 100% وای والله قاعد دخون بقدر وندي دخون ابن بيتي دشي وتصب نابه. خب قطعا اتو او آوی که واردی بدنت دکی او شتاب مفیده کانی لیده جیره و ویدی که دفع دکی. خب کلن همو او آوی واردی بدنت نابه، اتو او املاحی مفیدی و آوی واردی بدنی تو دبه. دابوی دلم اگهانه عیب خونو. زور سپاس، ممنونم. ذهنم بو نایخینه تو خو کن ذهن نیم دایکتی تا امیش بخوام زمانی که وابوم او پیجانه آگاهیم که دنبال دکر و به فارسی بلم اوایندیش متوجه بن. یه زمان منم اینجوری بودم، نه اینکه الان مثلا بگم
من همه چی تمومم. الانم همه چی تموم نیستم. یه زمان که پیجای آگاهی رو میدیدم، مثلا یه چیزایی که میگفتم این چی میگه، حالش خوشه ها، داره چی میگه، ذهن من نمیذاشت، چون که من برده ذهنم بودم. بعدها که فهمیدم که بله من برده شدم، من برده ذهنم هستم و همیشه توی افکارم گمم، غرقم، اصلا لذت نمیبرم از زندگی. بعدها که به خودم اومدم، روی خودم کار کردم، فهمیدم که طرف اون استاد آگاهی که می اومد در مورد این چیزا صحبت میکرد چقدر مثلا خوب منو میخواست که من تغییر کنم، من بتونم زندگیم رو تغییر از این بردگی در بیام، بتونم کنترل زندگی خودم رو خودم به دست بگیرم، برده افکارم نباشم، بتونم آرامش رو مهمون وجودم کنم، بتونم در حال به چیزایی که دلم میخواد فکر کنم، نه اینکه این فکر هر جور بخواد بره. الان من سعی میکنم که کنترل افکارم دست خودم باشه، نه اینکه افکار من رو برونه این ور اون ور سوار من باشه. متوجه این چی میگم؟ برای زیاتر لقصانه من بوب که پیم خوشه پیجی آگاهی کم تنها به لایوکان کلن لباری وشتانه ده زورش کمک تنده که بوی که زندگی تن هدف من به احتمالی زور لایوکانی که دباره هدفی دن لوی حالی دگرم و لیوتیوبی احتمالی زور دایدنیم الان دتوان تایید کن او دمیجی دی مثلا دبی یوتیوب تنها به بتوانن که استفاده لایو های آگاهی بکن. لایوەکانی دەبارەی هەدەفیدایە زۆر کۆمەک دەکات بە ئەوەی کە بتوانی کەسب و کارێکی بۆ خۆت جێبەجێکەی، چون کولان ئامۆزشە. گۆرانی بۆ ئاوێ بڵم مناڵم گۆرانی بڵە ئەزیزەکەم، دەڵم جملاتێکی مثبت بۆ ئاوەی بڵە، جملاتێک مثلا شکرگوزاری تێدا بێ، سەروەتی تێدا بێ، بەرەکەتی تێدا بێ، نەمادی عەزەمەتی خودای بێ. یعنی بیبینی دو ئاوەیدا ئەو نورەی ببینی کە واردی بەدەنی تۆ دەبێ. من ئەوەی دەڵم بە دوای بێ بۆت مهم نەبێت چێت پێ دەڵە دە مەسیری ئاگاییدا قەتعەن پێت دەڵن شێت بوویە وەی جشکال نێت چونە تو جودا بوویەتەوە لە 97% خەڵکی چشکال لێ با پێت بڵە شێت بوویە. ئیتفاقەن ئەگەر پێیان گوتی شێت بووی بڵێی گیان شێت بوومە. زۆر سپاس، مەمنونم، سپاس ئەزیزەکەم. ناوەڵە بۆ جابی کامنتی من نادێ جانە شیرن خام دووبارە بێڵەوە ڕەنگە دا عینە قسەکردنێدا بم. فیلمی شام داناوە بچون چاوی لێکن. بۆ نانوی بڕێک خوشکە ئارزوو دەچمە لەندەن و کسانی که در مسیر رشد و آگاهی نباشن خندهشون میگیره به امید نور بر دل هاتون. دقیقا همینطوره، چون ذهنشون نمیذاره این جملات رو بشنون. سلام عزیز دلم، سلام، درود برادر عزیزم از آلمان، خیلی خوش اومدید. بو تاکسی معده باشه به خدای نازنین. هر کی به جهان آمد نقش خرابی دارد. دقیقا هیچ کس کامل نمیش، کامل نیم. هاتوین به تکامل بگین و زورها کس دمرن و به تکامل نگن، چون خوان نتوان پیدا بکن، نتوان خوان ببینن، چون برده افکارن، چون برده ذهنیان. یا مثلا او کارانی که دەبێ بیکەن خێرا دەڵن ئەیڕۆ زالام بێم ئەلام کارێ بکەم بەقیەتم پێ دەڵن بۆیان مهمە، قزاوەتی خەڵکیان بۆ مهمە. ئەمە تەمرینمان هەیە لە پێش ئاوێنەی دەوێت مثلا دەگە خۆت قسام بکەیت. یەکێکی مەسەلەن نائاگاهە دەڵە وژنە شێت بووە، یانیچی لە پێش ئاوێنی بە قوربانی خۆی دەبێ.
یانچی خۆی لە باوەش دەگرێت یانچی خۆی ماز دەکە یانچی دەستی ماز دەکە ئینسانێکی کە نائاگاه بێ ئینسانێکی کە دێرەدایە ئەو شتانە دەرگ ناکە وە زەمان دەبە زەمانی خۆی ئەوانی شەر دێن دەمەسیرەوە بەڵە مێدیتیشنیش دەکەم مێدیتیشنی من زیاتر دە سکوتدایە ئەوەی کە سکوت دەکەم دە لەحزەدا شتی دەبێنم و سعی دەکەم ئاگاهانە چاولشتی کەم بە نەهێڵم زەهنی قەزاوەتگەر بێ زەهنێک کە قەزاوەت دەکە نەپەراتی دیکە بەرحاڵ مەعمولاً چ گۆرانێکی بۆ دەڵێ پێمان بڵەدان ئەو بەزمێ هەموو لەو کابرا دمزلەی فێربوونە وڵات دەتوانن کولەن ئاگانە شتی بخۆن جا چای دەخۆن غەزای دەخۆن بیبینن ئەو ئێنێرژیە ئەو نورە ئەو شتانە ببینن ئەو ئاوە چۆن ناوچۆن هاتوتە سەر سفرەی تۆ ئەو چایە ئەو غەزایە ئەو سەبزیجاتە چەندەی توول شێشامسان سەبزێک تا دەبێتێ نور و ئاو و خاک و هەموو شتێکی ببینە ئێنێرژی هەموو شتانەی دەگەڵە واردی بەدەنی تۆ دەبێ ئایا دەیبینی نەوەڵە کە زەوانە ئەسان کرشی لێ ناکەنەوە بۆ خۆم بابووم چون دەڵە ئیشەڵڵا کە ئاگاهی مەسیری نور قسمەتی هەموو کەس بێ 100% ئەکسەرەن لە تاریکی دەگوزەرەین وەی کە بە نور بگەین ئەکسەرەن ئەوانەی کە جارێ بۆ شتانە پێ دەکەن دەبێت تاریکەکەیان بگوزارێنن و دواتر دێن دە مەسیری نورەوە دواتر دێن دەڵەن چم دەکوت باوەڕت بە هیپنۆتیزم هەیە هەرچی بڵێ هەیە ناتوانی ئینکاری بکەیت بۆ پێ دەکەن سوالم هەیە وەڵا نازانم نەزانم قسەی پێکەنی ناکردری و پێم سەیرەوانە پێ دەکەن دەتوانین بۆ مەشروبیش قسان بکەین کیفی خۆتانە جانە باشە بۆ سەکە وەختێک فکرکەن شێت بووینە ئەو دیار ڕگاکەمان ڕازڕۆیشتم دەقیقەن زەمانێکی من وابوو دواتر مەسەلەن کە هەمچین شتایەکم دەدی بەڕاستی مەسەن وایان پێ دەکوتم دەکۆزار باشکر و دیارە مەسیرەکەم دروست دەڕۆ چۆنە سەر ڕنگ نەکردو چون عیشقی پێ دەکەم دەگەڵ خۆم مشکلم نییە پەریخانم قەرار بوو بڕۆوە هەروە دێرەدایە من هەرچی لە پێشایەنە بە خۆمی دڵم دەردا ڕووی دەدا بێنەزیرە و تکنیکە دەقیقەن چاودی چۆن وجودتانەوە پڕە لە ڕەشایی کە دەڵێ ئاوێک بۆ خەسوم پڕکەم لە قسەی ناخۆش بمرێ دەزانن کە ئەو نەفەرەش هەر بۆ خۆتی دە جسمێکی دیکەدا هەمان ڕوحی خودایەتی هاتو تەجروبە بکە لە تەریخ منەوە لە تەریخ تۆوە ئەتۆ بزانە ڕوحی خودای دەمرێنی ئایا دەبێ ئینشەڵڵا کە نور بێ و جگای و تاریکی بگرێ دەستەکانتان ڕۆژە 100 جار ماچکەن چون زۆر زەحمەتکێشن و خدمەت دەکەن دەقیقان ئەنگۆش دەبێ جوبرانی بکەنەوە من زمانێکیوانم نەدەزانی بەڕاستی لەوە تا پێی ڕادەگەم بە دەستم زۆر فەرقم کردو دەستم قەدری دەزانم و کارانی کە بۆم دەکە دەیبینم هەمیشە تەشەکوری لێ دەکەم هەمیشە ئەو لەبەر تاوێی دانی لەبەر تاوێی دانێن و ئاوی سارد مەخۆنەوە ئاوێک کە بە دەمای محیت بگە ئەوی بخۆنەوە ئابی سارد ناخۆریت آبی که توی دمای محیط گذاشتید اون آب رو میل کنید بهتره فکر هین زۆرە دقیقاً خب ئەونی دەڵم هەمومان بەردەی فکرەکانمانین بەردەی ئەفکارین بەردەی زەهنمانین
ئەوەی کە دەڵێ بە پەلەپەل پاروێک نان دەخۆین فریای ئەوانە ناکەوین ئەوە یانە تۆ بەردەی فکرت ئەفکارتیدی بەردەی زێنتیوە دە بەردەگی دای ناهێڵە لەزەتی لێبەری لەوەی کە ئەو ئاوەی دەخۆیەوە لەوەی کەونانەی دەخۆی لەوەی کە ناهێڵێ و شتانە ناهێڵێ. ئەزیزم ئەلانێ مەشێتی نیانگۆ هەمومان ئەی وەرم پێ بکەنین چەند خۆشە کلاسێکمان بۆ دانەی ئەوانم دەنەزەردا ئیشەڵڵا کە دە ئایندەدا بە احتمالی زۆر دەورە هەمیمان دەبێ ئەوە زانێ کە پێیان خۆشە لە دەورێک خڕ دەبینەوە دەبارەی شتانەدا قسان دەکەین دەبینی لە تەجروبیاتی یەکتر دەتوانین کەڵک وەرگرین دەتوانین زۆر ئاگاهیەکەمان پەرە پێ بدەین ڕۆشتی بدەین و ئەوە هەر مهم ئەوەیە کە من ئاگاهیەکەم ڕۆشت بکە ئەوەی کە لە دەوری یەک بینێما و مەدانی ئینێژی ساسکەین زۆر مهمە زۆر کۆمەک دەکە حتمما بەنەزەرمدا ئەزیزم سڵاتان لێبێ بە خێراتن. ئارزوخان بۆ ئینسانی دەترسێنی بۆ شەوەی بۆ دەترسێ بۆ مەسەلەن دەبێت شێت لێ بترسی ئارزوخان بۆ خۆشحاڵ دەپەڕ چەند جارم چاو لێ کرد وەڵام بۆ خۆم چەندین جارم چاو لێ کردو هەقتانە بۆ وڵات با دەسکوتدا بڵاو میوەی دەخۆن خانەوادە میژەوە دڵم دەتۆخێ چۆن دەبشتی وا جسمی من لە جسمی خەسوومدا بێ ڕوحی تۆ کە هەمان زەڕێک لە وجودی خوددایە دە وجودی خەسووشتدایە ئەزیزەکەم هەمومانی یەکین مەگە ناڵە خودای ئەحەد واحد هەمومان دە وجودی یەکداین ئەمنە تۆمنی قەت لە قسانە تێر نابم دەستخۆش ئالین ئەزیزی دڵی مەمنونم بە دەرمان نەنی زۆرمان خۆش دەوێت نانە ئەم جەمبەم هەیە بە خودای ئەمنی شۆخێ دەکەم دەنا دەستت خۆش بێ بۆ ئاگاهیکانت خایش دەکەم ئەزیزم خایش دەکەم بەرحەڵ ئاگاهی بۆ شۆخی نابێ ئاگاهی ئێمە دەبێت سەی بکەین پەرەی پێ بدەین زیاتر مەسەلەن خەڵکی ئاگاکەینەوە بۆ شۆخی نابێ چونە تۆ کەلامی خودای دێنی و دەبێت بژی ئەزیزەکەم بژی پەریخانم جان شیشەی خۆرشیدی زۆر باشە زۆر سپاس مهرەبانی لە خۆتە ئەزیزم ئیشەڵڵا ڕۆژێک بە زێهن و ڕوحم ئازاد بێ بۆ کوچەنا بدار زوو خانم زۆری ڕێدەوێت تا ئەو زێهنەی ئازاد دەبی لە دەست ئەو زێهنەی یعنی زەمان دەبێت هاتو شناسایی دەکەی و شتانە دەخۆتدا دەبینیوە من هێستا دەتوانم بڵم ئەوەڵی ڕێم یعنی هێستای چم نەکردو باوجدێکە چەندین ساڵە کار لەسەر خۆم دەکەم بە خۆم زیرە نەزەر بیتەوە کولەن کار لەسەر خۆم دەکەم من هێستا هیچم ناڵم هیچم کردو ڕوبی کاکەم هەمان ئارزوو عەبدوڵڵاپورە ڕێیەکی زیاترە هیچ مەکەن فقط لە قەزاوەت و غەیبەت مدەتێک دوور بن نیوەی ڕێگا دەڕۆن دەقیقەن بژی منیرخانمی گۆڵ خوشحاڵ بم کە واتان کورد زێهن و ئازاد کەن ڕوح و ڕەحاکەن بە ئارامیش بگەن زێهن ئازادکردن ئەوەی کە ئەتۆ مەسەلەن ئێنێرژی نەدەی بۆ ئەفکارێک کە دەزێنی تۆدا دێ و دەچێوە ئەنێرژی خاری لە تۆ دەکا ئەتۆیەک مەسەلەن دەگەڵی هەم مەسیر نەبی وە بزانێ و فکرە شتێکە دێ و دەڕۆ ئەمنێک مەسەلەن جارجارە دەفکرێکیدا دەبینی چەندی ڕۆژ دە و فکرەی دای حاڵێکی دای شتێکی واژنێ ها دواتر کە گوزەرە دەڵێ بە خاتری چ ناڕەحەت بووم دەبێت شناسایی بکەی ئەفکارت بتوانانی شناسایی بکەی ڕەهاکردن ئەوەیە کە ئەنێرژی پێنەدەی دەگەڵی هەم مەسیر نەبی
دقیقاً بۆ خۆم اتفاقاً ڕژە باسی مدیتیشنم دەکرد زمانێکی کە چاومدا دەخست ئەفکارم ئەوەندە زۆر بوو ئەسەن نەیدەهێشت بوو چەند سانیانیش چاوم داخەم هەمیشە ترس و دڵڕاوکەیەکم هەبوو دەوجودمدا کە ئەی شتێک نەبێ ئەی شتێک خۆم پێدا نەدا ئەی نازانم چی هەمیشە ترسم هەبوو لە حاڵێکیدا ترسە بۆ چی زۆر فکر لەوەی دەکەمەوە ترسە چێ لە وجودی مەدا مردۆ لە وجودی مەدا ئەسەن زۆر سەیرە نازانم لە چی دەترسین دقیقاً ئێنێرژی سەی بکەن بدەن بە شتای موسبەت تەمەرکوزتان لەسەر شتای موسبەت بێ بۆی کە موسبەتی جەزب بکەن بۆی کە موسبەتی خەلقکەن لە زندگیتاندا ئەو مهمە سەلام بەخێراتن زین چەند دەقەیە لایودەین وردە لایوەکەمان تاواکەی 35 دقەیە چۆن لە چی دەترسێن دنیا پڕە لە کەسافەت خۆ کەسافەتە چێ بەدیهێناوە چێ هەر خودی ئینسان ئەتو بێلان فکر بکەیەوە بەڕاستی ئینسانیش مۆجودێکی زۆر ترسناکە چاولێکە لە ئەسن بێی تاریخی بگەڕێی کە ئینسان چیهاشتی لە دەست دێ چیهاشتی دەتوانێ بکە اتفاقاً ئەوڕۆ بۆ خۆم لەبەر خۆمەوە دەمکوت هیچ شتێک لە من ترسناکتر نێ دەوجودی مندا منە و شتانە هەموو زندگی دەکەن چ دەکەم خەریکی چم ئینسانێک کە اختیاری خۆی بەدەست خۆی نێ کوا نیشانم دا کە ئینسانەکان اختیاری خۆیان بەدەست خۆیان بێ یەک جێ زێهنت دێت ئەمنێ کە هەمیشە کار لەسەر خۆم دەکەم سەی دەکەم ئاگابم بەڵام زێهنی من ناهێڵێ زێهنی من وەختێک کە ناهێڵێ یعنی منەوە بەردەمی دی بەردەی زێن ئەو تاوڵۆیە بەشی پادەشاهانی SPF-یە زۆرم خۆش دێ تاوڵێ کە بۆیان ناربووین هەدیەیە لە تەڕە ئوستادەکەمان منە ترسم چ بکەم لەم ترسە هیچ دەگەڵی زندگی بکە بزانە بۆ دەترسی چ بەراوێنی چاک لە خۆتکە لە خۆت ترسناکتر بزانە هەیە من زۆر جار دەچم اتفاقاً خۆم دەبینم خۆم زیر نەزەر دەگرم ئینسان هەموو شتێکی دەدەرویندا حەسادەت قەزاوەت نفرەت مەنیەت خەشم کینە هەموو جور شتانە شتای پەلید دەوجودی مەدایە و ئەحساس دەکەم داخدا چم لە حاڵێکیدا خۆ مەگەر لەو شتانە تاریکتر هەیە هیچ کار لەسەروانە ناکەین ڕۆژهەت تاوارێ غەیبەت و قەزاوەت و ڕقمان لەوێ باسی بە نەحەزی دەکەین ئەحساس دەکەین لە دیوی دەرەوەی شتای ترسناک بۆ خۆتی کە ئەو کارانە دەکەی بە خودای منەوانەمە و تەجروبە کردە بۆیە دێڵم دەنا ناتان ترسێنم بە خودایی ئەسەن ئەو شتانە دەدەرونی مندایە وەختێککە ئەو تاریکی دەدەرونی مندایە دەبین تەڕەفێک ناتوانێت خۆشی نەفەرێکی ببینێ خێرا دێ قسەیەک قەزاوەتێک دەزێنیدا دێنێ دێ بە و بابی پێیداەوە نازان چی داخدا چی کردو بەوەی گەیشتۆ جاتێککە بین تەیدی بکەین خدا هەزار باشکوور سەربەت و بەرەکەت دەجەریاندایە نا زێهنی ئەمە بەردەی ئەفکارمانی دی ئەو ئێنێرژی منفیە دەوجودی مندایە پس ئەمن دەبێت بۆ ئێنێرژی منفی بگەم بیبینم و سای بکەم ڕۆژ بە ڕۆژ چاتر بم ڕۆژ بە ڕۆژ ئەو ترسناکیە کە دەیڵەن من ئینسانێکی ترسناکەم ڕۆژ بە ڕۆژ بتوانم عشق و محەبەت و معرفەتی بێنم جایگۆزینی ئەو شتەوانێکانە بکەین ئەسەن بێنی ئینسانی چاولەکەی بێن بە تاریخدا تۆ بێنە هیتلێری چاولێکە کوشت و کوشتارێکی کرد بێنە سەدامی چاولێکە چی کرد چیها نەفەری زیندە بەگۆڕ کرد شیمیای وانێکی بەرحاڵ بۆمبی شیمیایی لە وڵاتیدا ئەسەن چاولێکە نەسڵی ئەوانەی لە هەڵەبجەنە چیان لێ هات بە نەسڵ کاری لەسەرکردن
دەی ترسناکتر لەو جورە ئینسانانە دەبێتە چی؟ وەختێک کە دەزانین ئینسان ئاوە ترسناکەوە تا ئەو حەدەی دەتوانێت بڕوا، پس مەهێڵن واتان لێبێ. ئەمنم کە نابێ بێڵم وام لێبێ، ئەم دەبێ ئاگا بمەوە نەهێڵم ئەو شتانە دەرونی مندا ڕۆشت بکە کە بەو جگای بگە. تەڕەف بابە منداڵی خۆی دەوژێ، سەری منداڵی خۆی دەبڕێ. ئەوە چێ دەرونیدا؟ ئەو ترسناک نێدە دەرونیدا؟ ئەمە دەبێ ئەوانە شناسایی بکەین، نەهێڵین ئێنێرژی بۆ شتانە نەدەین کە وجودی مندا شتە گەورە بێتەوە و من بگەێنێ بۆ حەدەی کە کۆنتترۆلی خۆم لە دەست بدەم و ببمە بەردەی زێهنم و بێم هەمچین کارێکی بکەم. دەبێ ئاگام لەو شتانە بێ. تەڕەف دەچێ خۆی دەوژێ، دەی ترسناکتر لەوەی خۆی دەسووتێنێ، خۆی ئاور دەدا. ترسناکتر لەوەی بەقەد مەلایەکی دەزانی بە قەولی قەدیمیان. نا من هێستا هیچ نازانم، هێستا هیچ نازانم، کار لەسەر خۆم دەکەم، فقط خۆم وە سەی دەکەم باش بم، سەی دەکەم باش بم، سەی دەکەم هەموو ڕۆژە کەمێک مێهرەبانتر بم، کەمێک لە بخەندم زیاتر بێ، کەمێک بزەی بێنمە سەر لێوی دوو نەفەران، سەی بکەم دوو نەفەران بەڕێی ڕاستی دایە بکەم. تەنها کارێکی کە ڕۆژانە لە دەستی من دێ. دایکێکی چاک بم، دایکێکی پڕ ئەنێرژی بم. زۆر جارە من دەڵم ئینسانەکان بریا ئەوەندەی کە بە زاهیری خۆیان ڕادەگەن، بە دەرونی خۆشیان ڕابگەن. ئەو دەرونی من چۆن دەگوزەرێ، بە دەرونم بتوانم ڕابگەم. بەڵام ئەکسەرەن دەزاهیردا گیرمان خواردۆ، ئەکسەری ئینسانەکان دەزاهیردا گیریان خواردۆ. زاهیرم ئاوە بێ، لیباسم ئاوە بێ، فڵانی تاریفم لێ بکە. دە حاڵێکیدا دەرونت چ خەبەرە؟ دەرونت چۆن دەگوزەرێ؟ ئیتفاقەنەوە شۆ دەلایوی حوسێن ئۆڕای دابووم باسیوەی دەکردێک و بڵان ساختمانێکە دیوی دەرەوەیان ئەوە و پێی ڕادەگە و لەکەی لەسەر نەبێ و ئاوی لێ دەکەوت چۆن خەڵک دەیبینێ. بەڵام دیوی ژووری ئەسان ڕووخاوە خراپەیە، ئەسان پێی ڕاناگە تەڕەف، ئەسڵەن پێی ڕاناگە. دەبێ کار لەسەر ئەو شتانەم بکەم، ئەوانم دەبێت چاکەم. دەرونی من دەبێ خاوێن بێتەوە، دەرونی من ئەو تاریکیانی لێ بڕاتە دەرێ. بۆ دەبێ ڕقم لە یەکی دیکە بێ، بۆ دەبێ حەسوودی بکەم بە یەکی دیکە، مەگە ئەویش هەر ئەمن نیم. چێدە دەرونی مەدا بیبیننەوە، کاری لەسەر بکەن بۆی کە چاک بێ. دەقیقەن دەرونت خۆش بێ، زاهیرشت جوانە، زاهیرت نورانی دەبێ. بەڕاستی نور و ئێنێرژی موسبەت لێ وەردەگرن. ئەمن زۆر کەس دێ دەڵار زوخام هەر گەلەکنت دادەنیشین ئێنێرژیەکی خۆشت هەیە، ئەو ئێنێرژیە لە چی ڕادێ؟ چون کار لەسەر خۆم دەکەم، کار لەسەر خۆم دەکەم. ئینشەڵڵا بتوانین کار لەسەر خۆمان بکەین و دنیامان ئەوەسکەین. خۆب دەڕۆم ئەزیزان، سپاس کە جۆتاندا قسەکانم، ئینشەڵڵا کە زەڕەیەک بۆتان مفید بوو بێ و هەدەف فەقەت ئەوەیە کە ئینشەڵڵا ئاگاهی ڕۆشت بکە و بتوانین ڕۆژ بە ڕۆژ ئینسانهایەکی باشتر پەروەردە بکەین. خۆمان دەڵم لە خۆمان ڕادەست پێ بکەین ئەو تەغیرەی و خۆمان چاکتر خۆمان پەروەردەکەین و ڕۆشت بکەین و بتوانین زۆرها کەسی دیکە ئاگاهکەینەوە. زۆر سپاس کە دەلایودا بوون، زۆرم خۆش دەوێن. فێلە شەوێکی شادتان هەبێ. زۆر سپاس، ڕێزت هەیە بۆ قوربان. شنەخان میگوت مرسی، سپاس. خداتان لەگەڵ شێتان شەد.